سڵای خۆی گەورەتان لەوێ ئاڕانی خۆشەویست لەوانەیە پێشوە باسی پاراگراف و بیئارمان کرە و دوو تاگە ئەوە تامە بیئارەوتمان ئینتەر وەکوە ئینتەرێکەدا ئێتە دێڕی نوێە سەردێڕی نوێ ئەم پیەکەش وتمان پاراگراف ئەتوانین تێکستی تیا بنووسین. ئێستا شتێکی ترمان هەیە پێوترێ هێدینگ تاگەکانی هێدینگ چۆنە نووسرێ ئێچە نووسی بەڵام دەبینی 1 تا 6 هەیە وەک دەبینین ئێمە با یەک بنووسین. ئێستا نووسم about me Ctrl S. ئێستا گەر ریفرێش کەینەوە دەبینیم بە گەورەی نووسراوە about me کەواتە تاگی H1 گەورەترینە و ئەگەر تا S6 هەیە واتە ئەگەر S2 3 4 5 6 ئێستا ئەگەر دوو بنووسین وا دووش بنووسین بە لێرە دوو لێرە S3 H4 H5 6 Hمان هەیە زیاتر H1 باوەش بنووسین لێرە هەمووی about me-ێکی بۆ زیاد بکەین کۆپیکەین و V Ctrl V وەک دەبینین ئەوە about me بەراوە ئەوە چیمان بە کورت و مختصر ئێستا Ctrl S کەین و لێ بینەوە دەبینین about me لامی گەورەترە 6 ئەوە این H1 ئەوە S5 ئەوە H4 ئەوە S3 ئەوە S2 H1 دەبینین لەم حاڵەتەیە بۆ بەکاری بێنین. ئێستا گەر هەر لە گوگڵا بگەڕین باندێ شت بگەڕین بۆستێنین بۆ نمونامانەوە بڵێن چی سێریکە با بنووسین فێسبوک هەراوە فێسبوک دەبینین ئەها بە گەورەی نووسراوە ئەمە H1 نووسراوە یاخود سایتی با ڕوودا بڕۆین ڕوودا و بابیکەینەوە بۆ نمونە بە ڕوودا و بالکوردی کوامە چی ئینەکان کوە کوردی عەرەبی با بە کوردی بێ دەبینین ئێستا با بابەتێ بکەینەوە جیهانی تەندروستی دەبینین ئەها چەنە گەورەیە ئەمە H1 ئیتر ئەم نووسینانە ئیتر خۆیان ڕێگەن ستۆ بۆ ئەوە تۆختە کراوەتەوە بۆی ئەتوانی زیاتر بەکاری بێنی بۆی H1 باشترە بەکاری بێنی لە گوگڵ لەو شوێنانەی کە سێرچ ئینجنەوە تاوانەی کە بە دوای گەڕان ئەتوانی H1 بەکار بێنی و دەرەکەوێت ئەمەژەوە سەبا ئەمانە بسڕینەوە کۆنتڕۆڵ S بکەین دەبینین ئەمەیانە about me-ەکە گەورەیە و لێرەیان نووسیمانە ئەم H1 لە خوار وەکو پاراگراف وایە سپیسەدا لە بینی خوانە ساگەر H1ێکی تر بنووسین Ctrl Z کۆپی ئێستاگەر ئێستا بنووسین دەبینین سپیسێکی داوەتێ و لە ژێرە نووسیوێتی ئەمەش هێدینگ هەتا S6 هەیە و بۆ ناونیشان زیاتر بەکارێ ناونیشانی بابەت یاخود ناونیشانی شتێ بەکارێ هیوادارم بە سوودبێ ئەموانێش تاوانەیەکتر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ